دوابەدوای ئەوەی کە دوێنێ بەغدا گوژمەی یەکەمی بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نرد، ئەمڕۆ گوژمەی دووەمی پارەی موچەی بۆ هەرێم نرد و وەزارەتی دارایی و ئابووری ئاماژەیان بەوە کردووە کە زیاد لە تریلیۆنێ لەلایەن بەغداوە خراوەتە سەر هەژماری وەزارەتی دارایی و ئابووری لەلقی هەولێری بانکی ناوەندی و دیارە کەمێک پێش ئێستا بە دیاریکراوی دەخولێک پێش ئێستا بە وەزارەتی دارایی لیستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی بڵاوکردەوە لیستەکە لە بەردەستی مندایە دیارە لە ڕۆژی سێشەممە واتە لە سبەینێەوە داباشکردنی موچە دەست پێ دەکات لە ڕۆژی پێنجشەممەدا کۆتایی پێدێ واتە لە ماوەی 3 ڕۆژدا سەرجەم وەزارەتەکان موچەکانیان وەردەگرن و دەمەوێت ناوی ئەو وەزارەتانەش بخوێنمەوە دیارە سەرەتا لە خانشینی شارستانیدا دەست پێ دەکات و لە یەکەم ڕۆژدا کە سبەینێ دەکات زۆرێک لە وەزارەتەکان موچەکانیان وەردەگرن لەوانە خاوەن پێداویستیە تایبەتەکان زیندانیانی سیاسی کەسوکاری شەهیدان کاروباری شەهیدان و ئەمفالکراوان پەروەردە خانشینی پێشمەرگە دارایی و ئابووری و دەستەی دەستپاکی و دەستەی وەبەرێنان و دەستەی ژینگە و دەستگای مین و ناوچەکانی دەرەوەی هەرێم و هەروەها کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و دیوانی چاودێری دارایی و مافی مرۆڤ موچەکانیان وەردەگرن لە ڕۆژی دووەمی دابشکردنی موچە کە ڕۆژی چوارشەممە دەکات هەریەکە لە ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن تەندروستی ناوخۆ داد ئەنجومەنی دادوەری پلاندانان بازرگانی و پیشەسازی سامانە سروشتیەکان گواستنەوە و گەیاندن کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و شارەوانی و گەشت و گوزار موچەکانیان وەردەگرن لە کۆتا ڕۆژدا کە سێم ڕۆژی دابشکردنی موچە دەکات لە ڕۆژی پێنجشەممەدا چەند وەزارەتی موچەکانیان وەردەگرن ئەوانیش پێک هاتووە لە ڕۆشنبیری و لاوان کارەبا ئەوقاف و کاروباری ئاینی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێم و پێشمەرگە بە دیوان و لیواکانیشەوە یەکەکانی 1970 بەڕێوەبەرایەتی پۆلیسی دام و دەستگانەوتیەکان و ئەنجومەنی ئاسایش و دەستگای ئاسایش و هەروە هێزەکانی زەرەبانی و فەرماندەی بەرگری فریاکەوتن موچەکانیان وەردەگرن دیارە وەکو وەزارەتی دارایی و ئابووری ئاماژەی پێداوازە لە تریلیۆنێ خراوەتە سەر هەژماری وەزارەتی دارایی و ئابووری لە لقی هەولێری بانکی ناوەندی لە ئەمڕۆدا و هەر کەمێ پێش ئێستا بوو لیستی موچەی بڵاو کردەوە لە سبەینێدا دابشکردنی موچە دەست پێ دەکات و لە ماوەی 3 ڕۆژدا موچەی سەرجەم وەزارەتەکان دابەش دەکرێت.